ئێرە کەمپی دارە شەکرانە خوشکان و برایانمان لە کوردستانی ڕۆژئاوا لێرە نیشتەجێن فەرمونون لەگەڵمان بن پێکۆچین سەردانێکیانە. کاک بەدرەدین وەکو ئاشکرا لای میلەتی کورد کە میلەتێکین دائیمەن خۆمان بۆ خانە خوێ زۆر میوان دۆستی مرۆڤ دۆستین هەوا بۆ بێگانە ژوین لێرە کە ئەمڕۆ کوردان و خوشکان و برایانی کوردانمان لە ڕۆژئاوای کوردستان لێرە میوانداری دەکرێن ئێوە ئەرکوماندووبوونی ئێوە چیەوە چۆن خزمەتیان ئەکەن لێرە وەکو هاونیشتیمانێکی کوردی باشووری خۆمان. طبعا سەرەتا کەمپی دارە شەکران کە نزیکەی 12,000 کەس لێ کوردی ڕۆژئاوایە دەکات 2600 خێزان ئەو کەمپەیە دەستگای خێرخوازی بارزانانی ئیدارەکەت حقیقت دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەکەن کە لە سەرەتاوە پاڵپشتێکی زۆر بوون خزمەتێکی باشیان کرد هاوکارێکی باشی ئێمە بوون بەڕاستی ئێمە وەک دەستگای خێرخوازی بارزانانی بە پارتنەری UNHCR و پارێزگای هەولێر حکوومەت ئیدارەوە کەمپەکەین. باشە ئێمە زۆر جار مەسەرەن هەر کامێک لە ئێمە کە سەفەرێکی کورتیش دووسێ ڕۆژەش ئەکەین بۆ شارێکی تری خۆمان هەست بە غەریبیەکەین و بیری خاوخێزانمان ئەکەین چۆن لێرە وا کراوە چیتان بۆ دابین کردوون کە لەو هەستانیان بڕەوێتەوە هەستکەن کە غەریب نین هەستکەن کە ماڵی خۆیانە شوێنی خۆیانە چیتان بۆ کردوون لەو شتانی کە دڵیان خۆشکە. طبعا ئەو کەمپە نزیکەی 8 ساڵ خەڵک لێرە نیشتەجێیە کە لەو کەمپەیە طبعا بیداتێ ساڵی یەکەم دەتوانم برێم ینی هەست باوەیە کرد کە ینی دوورین لە شاری خۆ لە ئەوەی خۆ بەس بەڕاستی ئستا هەست پێ ناکەن کە لە شوێنێکی دینە هەست دەکەن کە خەڵکی کوردستانن ئەو هەستە لەوەی دروست بووە کە ئەوان نە لە وڵاتێکی دینە لە هەمان وڵاتی خۆینە زۆر جوانە زۆر باشە کەواتە ئێمە لێرە و بڕێ ئەکەوین ئەو کەسانە بە ئێوەی خۆشەویست دەناسێنین کە مەشغوڵی ئەو ئاکتیڤیتیانی خۆیانن دەستڕەنجینن هونەرمەندن لە چەندین بوارە کاری جیاواز ئەکەن فەرمون با پێکەوە بچین خەڵکی دانیشتووی ئەم کەمپە لە نزیکترەوە بناسێنین. زۆر ئەرکێکی قرس و گرانە کە بتوانرێت کۆمەڵێک چین و توێژ بە کۆمەڵێک تەمەنەوە لێک شوێنە گیانکەیتەوە و کاریان بۆ بکەی مناڵ گەنج گەورە کۆمەڵی ئافرەتی بەتەمەن کە هەمان لێک شوێنە کۆ ببێتنەوە ئەمە ئەم شوێنەیە کە هەمیانی تیا کۆکراوەتەوە ئەویش بەهۆی سوهێلە خان چۆنی باشی چاوانی حاڵت باشە خۆت بیسپاس طبعاً سوهێلە خان بەڕێوەبەر و سەرپەرشتیاری ئەم سنتەرێک کە سنتەری قەدریجانە یەکەم شت قەدریجان چیە بۆ لێرە ناوتان ناو قەدریجان؟ قەدریجان شاعرە کوردی بوو کوردی ترکی بوو دێرکات شیای مازی حیاتە خۆداعیشی ji ber şair Kurdî bû dawa mafê Kurdî dike Sulûtatê Tirkiye bela xwecê ve neke rabû lacî bû Sûriya Sûrî ma daniştî heya bû heyata wî piyada. زۆر باشە ئەنجا لێرە ئەوەی کە من ئەیبینم لێرە ئەوەی کە من ئەبیێن با هەمان باسکەکان لابین تۆزە دوورین نێکتریەوە هەناسا قساکەینەوە یەک کۆمەڵیشتی جوان ئەبینم لێە با سەردانێکی هەمزین ئەمانە چییە؟ سوهێلە خان ئەم شتە جوانانە چییە؟ بەس پێم بڵێ ئەمان لێرە ئەم خانمانە خەریکی چین و چەند کەس ڕۆژانە سوودمەندە و کار دەکا لێرە با من دانیشم ئەم سێریکەمانەکەم بۆم باسکە سلام چۆنن باشن؟ ئەحواڵتان باشە؟ واو الوان دەراکێ پیرەک دەورا حیاتە سوف چێ دکن سوف چێ دکن خۆ دەعلمینە و زارۆکی خۆشی دەعلمی استفادە جێ دکن الوان دەراکێ خلال ساڵێکی دوورە 4,000 پیرەک الجەمە استفادە دەبینن ji dewratێک سواراتە çi dewratê sûv bin çi xiyata belê wa gelek ئەم شتانە gelek جوانە زارۆکانە ئەمە gelek هی زارۆکانە gelek جوانە واو
سێری ئەم شتە جوانانە ئەم ئەتوان پێم بڵێن ئەمانە کامتان دروستان کردو بۆ نمونە ئەمە ئەمە شاڵە ئەمە شاڵی ئافرەتانە چۆن دروستی ئەەکەن حیاکە چۆن حیاکی دەکەن ئەتوانی فێرم کە بزانم چۆنە بێ فێر دەبم بە ئاسانی بەزووی زەحمەتان ناوێ ئیشەکەی لێتێک تا لە بەرمە تا لە بەرمە تا لە بەرمە بەربوو بەربوو جارێەوە ئەمە ئاوایەکە لێ کرد بەم لایە یا ئابەم لایە چێ نەبوو ئەو ئاڵای زۆر جوانەمە تۆ چێکردە ئەوە بریسکە و هوڕ ئاڵای کوردستان وا جوانە بریسکام چێکردی و متعبێت زۆر جوان ئەو دەستانە و خۆش بێت ئەواژ هەدیەش تەرجێژە بەڕاستە واو سەد خێری جەبین زۆر جوانە دەستەکان خۆش بێ بەرزانی ڕێ خێرخوازی بەرزانی ڕگەلای تعمەردیت ئەرێ وەڵڵا سەد خێری جەبین ئەو دەستانە خۆشە دەستێتە خۆش بێ وابژی سوهەیلاکە ئەمجی دەستگاها خێرخوازی بەرزانی ڕێ سپاس بۆ تێدایکێ زۆر سپاس بەڕاستی ئاڵاکی پیرۆز و جوانە بەو دەستە جوانانەی تۆشکە کراوە ئەو دەستانە خۆش بێ زۆر سپاس سوێلەخان بەشی چیتر هەیە لەم سنتەرە بەشی تعلیمیژی جەمە هەیە فەرمۆ درۆسە ڕۆژ باش سڵاوتان لەبێ يعني سمى مكتب درس خويني بالي بولي دو أظهر جمع درسي تقوية دخينة تقوية شو درسي كايستا؟ أنا درس فيزياء باش بولي دو أنظر كتخرج أكن أشنا بيمان جاوزانكو كان ليرة بوان هي بشند أكيد طبعا فرق وجودهي أبدا نقابة كردي ما وكردي باشور تنية وكو أنا وكردي باشورن أو جد رزانكو دخوينن دبن فيزيش دبن باريزة هر شيء أو بخازة من هركات اللي دانيشتم كنتي خوم بيركوتو كمنيج لبولي دوانزا بوم سردما روجاني كي زور خوش خويندن براسي زور خوشة مرحلة كي زور خوشة لكاتي خوار رنگا حزمانة كرزو طاوي كين بلام ئێستا بیری ئەو سەردەماکەین کە تەلەبە بووین ئێستاش ئاواتە خوازین ببینەوە بە تەلەبە و بچینەوە ئەو قۆناغە بەڕاستی قۆناغێکی جوانە پیرۆزە هیوادارم بتوانین هەمومان بە جۆرێک لە جۆرەکان خزمەتی ئەم نیشتیمانە جوانە بکەین کە هی هەمومانە بەبێ جیاوازی دەستی ئەوە خۆش بێ زۆر سپاس سەرکەوتوو بن. سوهيلەخان ئەم خانمانە لە مشورە چ دەکەم بە چی مەشغوڵن؟ الفيديو أما جالي بتترجم فرما دراسة يلا دراسة سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش بۆمان هەیە ئاواهی بەم بەینا بڕۆین سوهيلەخان تۆ ژۆر دانیشتە واو ئەم شتە جوانانە چین؟ زۆر جوانی تێیە بۆم باسکە ئەمە چییە؟ الفيديو كي بيتتر مجالي لدن جنان قوبين شخور كاري اكسسوارات يا بكن هم بين خبي بدكن وهم جيجيانا خبي بردوام دكن قاعدة دكن درفي سنتري شخور وافرا غاد فروشن وجزارو كي خوريشتك ئەو دەستانەتان خۆش بێ ئەمە چیە من ئەتوانم ئادی بزانم زەمەتوان بزانم بعلمين شاوات شيكا جا والله ئەم شتە زۆر وردە چاوم هەر نایبینێ مەسەری کامیانە ئالیک زەرە ئالیک سپیدە بکەوێ جا بەڕاستی ئەمە وا جوان هۆنیوێتیەوە ئەوە هەر پەتەکەشی لێ بووە ئەمەنە جوان هۆنیوێتیەوە بۆچی من ئەگەر یەک هەفتەش تەمی لەسەر بکەم ئەمە ئەتوانم ئەمە بکەم دەستەکانت خۆش سپی لەم لاوە زەرد لەم لاوە و بجواب بە نەخش چنرێنراوە و یعنی دەستەکانی تۆ خۆش بێ دەستێتە خۆش شتی زۆر جوانی تەیە ئەم خانمانەش شتی زۆر جوانیان کردو ئەمە دوایی کە مەشغوڵن پێوەی دروستی دەکەن هەڵبەتە ئەمە ئەشی فرۆشنەوە نیە؟ أكيد طبعا دیارم خانمانە کە لێرن هەم زۆر مەشغوڵن بەدەل لە ئیشوکاری ناوماڵی خۆیان مناڵی خۆیان خانەوادە و مرد و کەسی خۆیان بە هەموو ماڵداری خۆیان هەڵدەستن بەڵام کاتێکشیان دۆزیوەتەوە بۆی کە بەم کارە جوانانەوە هەم خۆیان مەشغوڵ بن فکریان مەشغوڵ بێ و شتێکیش بکەن ئەو سوود لەو دەست ڕەنجینە جوانی کە بەهرەی کە هیانە بیکەن و
تا ڕادێکش بتوانن بژێوی ژیانیان بەمەدابینکەن. گەشت و خوان طبعاً گەشت ئەو گەشتەیە کە من هەر بەرنمەیەک و لە شوێنێکم خوان واتە خوانی ئەو گەشتەی ئەو شوێنەی کە لەوێن میوانی ئەمڕۆمان میوانی ئەم گەشتەمان مامۆستا نەفیەخانە هەڵبەتە کوردی ڕۆژئاوایە ئەمڕۆ خواردنێکی ڕۆژئاوایمان بۆ چێکەکە هەڵبەتە منیش خواردنێکی ڕۆژئاوایتان بۆ چێکەکەم کە بریتێ لە فەتتا ئەنجا بەس بابزانین خواردنەکەی مامۆستا نەفیات چییە چیمان بۆ چێکەکەی مەرگە بەڵێ مەرگە خواردنێک سووریە خویانیە ینی خەلکەمەی ڕۆژ ئاوا پێم لە چی پێک هاتووە؟ گۆشتە گۆشتی پاسە باشە طبعا دیباز ئەساسی وێنە باشە ئەمە گۆشتی خۆجا هەست کردیە مەخسی بەرۆشێ دوو کتێدە بە گەل لە خۆشتێ مەخستیە دێ و ملوخیەیە و برنجە خواردنەی سووریانە ماڵ ئەی کاتە ملوخێشمان بۆکەی منە جەی لەوەتی هەم بەس لە فلیمە میسرەکانە بێنە ملوخیە تا مەزرۆم حەزەکەم زانم ئەم خواردنە چییە؟ ملوخیە مصریە سەر کیڤرۆشکا چێتکردن سەر گۆشتێکی فرۆشکا چێتکردن بەس ئێمە ئەم گۆشتی فەرۆجاژیم تخێنێ دێ و محەژێ تخێنێ گیاکە ئەم دچینن و گەلە خۆشە گەلە ئێتە چاوەڕیجێکی دەبە دەست پێ بکەین دەست پێ بکەم با منش فێرم کە چوومەوە بۆ شاری خۆم ملوخیە بکەم شەوکەن شەوکە سڵاوتان لەبێت چۆنن باشن؟ باشن ئەوەنەی بزانم هونەر و خواردن دروستکردن ڕەبتێکی زۆران هەیەبێکەوە من خۆم موزیسیانم شێفیشم و ڕەسامیشم یعنی ئەوە نیە هەمووی بێکەوە هونەر و ئەمانە چکە خواردنی ژەر هونەرە ئێوە خۆتان فێری ڕەسم بوونیان لە پەیمانگایەک فێر بوون یا بەس مەوهیبەیە موهبة هوايتي معي يعني ئێوە ئێستا لە مەرحەلەی چەندن لەم لدراسة بكالوريا بولي 12 پۆلی 12 دەستەکانت خۆش بە ئادی بزانم شتێکم بیرمەوە لە ڕسمات کاک پشکۆ بەڵێ خواردنەکەمان سووتە تو طباخی تو ڕەسامی خوارن چوو کاک پشکۆ ئەوە جیسرە ملوخیە دڕسمینە بژینیتەوە من ئەمەە با بچمەوە بەلای خواردنەکانمەوە وەرنەوە بۆ ئێرە ملوخەکەمان چی لێ هاو وا مەسیرکردنێ خواردنەکان قوڵ پیاوەزان تاو پێگەیشت عادی عادی وەرن بەپشانی بە ها بەس بچەک بیبەرڕەش دیسان بەس ڕەشێک بیبەرڕەش ئەوە تاوە نیە واو پێم خۆشە تاو بۆمش خواردنەکەی خۆم بکەم
تەواو مەوزوعەکە هەمی کۆتایی پێ هاتەوەمان کرد ملوخێکی زۆر زۆر خۆشی کردووە ئەو گۆشتە عەجیبەی دروست کردو میش فەتەم دروست کرد تەعام برنجشی لە پاڵەوە لێنە فەرتەنەیەکمان نایەوە و جاچێکی زۆر خۆش بە تەریقی سووریا فەرمو لە کانەوە دەست پێ بکەین لە فەتەکەەوە دەست پێ بکەین یاڵا فەتەکەەوە بزانین چۆن دەرچووە حەقم ماوە تۆ خۆڕۆژ ئاوایی گەلێکی خۆش ئەڕۆژا بە خۆشتر هاتی نا زۆر سپاس عادی بزانین ئەمانە چۆن دەرچووە ملوخەکە بەجددی خۆشە دەست خۆش بێ مە بە پرنجەوە خوێ بەڕاستی شتەکان بەسیتن زۆر بە ئاسانی حازرەکرێ ئاماداکرێ بەڵام هەتا بڵێ خۆشن ئەتوانی لە کاتی بەربانگ نوۆشی بکەن ئەتوانن لە پارشەویشان نوۆشیکەن لە بەرێ زۆر خۆشە دەستەکانی تۆ خۆش بێ زۆر عەجیبە من ئەی هاوار ئەمە چی بوومان زۆر وەزیبم بە خۆم کاتانی کەواڵی زۆر خۆش دروستەکەم تشکێت خوازە ئەس بچم واو بەڕاستی بەرەزەتە ئەیتر تاوەچی بڵێمەوە زیادە دەستان خۆش بێ کارێکی جوان بوو بەخێر بێنەوە گەلک سپاس سەرچاوی زۆر سپاس بۆ گیتار و ساز و کۆمەڵی ئالەت و کۆمەڵی گەنج و کەسی جوانێکی کۆبوونەتەوە مامۆستا مامۆستا لوقمان زۆر خۆشحاڵم بەناسین دەستەکانت خۆش بێ گروپی ساز و ئاوازی ڕۆژئاوایی کوردستان گروپێکی زۆر جوانن لەم کەمپە دروست بوون ڕۆژانە دیارە پرۆڤی خۆیانەکەن بۆ ئەم گۆرانیە جوانانیان حازر کردووە مامۆستا ئەم گۆرانی کە ئێستا وتان گۆرانی ئۆرجینەڵی خۆتانیان گۆرانی بێژێکی ڕۆژئاوایە گۆرانی بێژێکی ڕۆژئاوایە هیچەیە ئەو خۆنە یە نەیە ڕۆژاوە ئێ باکووری کوردستانی باکووری کوردستان دیارترین ئەو گۆرانی بێژ و هونەرمەندانی لە کۆنەوە لە ڕۆژئاوا لە جەناتان لە کام شارن قامیشلۆ باڵێ ئەتوانی باسێکی هونەری مۆزیک و گۆرانی قامیشلۆ لە کۆنەوە بە کورتی و بەسەریعی بۆ مام بکەیت بەڵێ تەوان گەلک هونەرمەند لە قامیشلۆ ینی قامیشلۆ کانیا هونەرەیە بەڕاستی ڕۆژانە ئێوە هەموو ڕۆژێک دانیشن پرۆڤە بکەن واللهی نەڕۆژانە بەڕاستی ئەم لە کاتەکان چەند چۆن تەوزیع کردووە و چۆن بەیەکەوە ئەگەن و پرۆڤە ئەکەن بەڵێ ئەوە تقریبان هەفتەیە دوو جار ئەم وەکە برۆڤە دکن ئەم لە هەف گۆهدار دکن ینی ئەوە گەنجەکە حەزدکی لە گۆرانیکی بێژی ئەم گۆهدار دکن کە خۆشە نەخۆشە ینی ئەوە ینی هەر چەند دەنگبێژ و گۆرانی بێشتان لەگەڵا گروپەکە خۆتان باڵێ ئێستا چارن زۆر باشە ئەی مەسەلەن بەتەمان لەو گەنجانی کە لێرە دەژین لەگەڵتانە دەژین دەورێکی مۆسیقیان بۆ بکەنەوە بەهرەکانیان بدۆزنەوە بێنە ناو ئەم گروپەوە فێریان بکەن ئەوانیش دەست پێ بکەن لەگەڵتانە بیرتان لەوە کردێتەوە بیرۆکەی هەوا فکری واتان هەیە کە ئەوانی کەش بێن خولی مۆسیقیان بۆ بکەنەوە فێریانکەن کردوتانە بەڵێ یعنی بەردەوام بە ڕۆژانە ئینشاءالله زۆرم پێخۆشە زۆر چاکە باشە ئێمە حەزەکەین گۆرانیشکەمان گوێ لێ بێت ئێستا ئەو پێمان خۆشە چێ گۆرانی ترەوێت و با جوانێت.
فەرمو بێژە بەڕاستی ڕۆژێکی زۆر خۆشمان بەسەر برد لە کەمپی دارەشەکران ئەمڕۆ ئەم کەمپە زۆر خۆشحاڵی کردین پڕ بوو لە خەڵکی بەهرەمەند موزیسیان گۆرانی بێژ دەستڕەنجینی ڕەسام خەڵکی بەهرەمەند چێشتێکی خۆش خواردنێکی خۆش خوانێکی خۆش بەڕاستی زۆر خۆشحاڵ بووین و لە کۆتاییشە بیرمان نەچێ ئەم گروپە جوانە ڕۆژەکەیان زۆر بۆ زیاتر جوانتر کردین و خۆشتر کردین تا بەرنمەیەکی داهاتوو ماڵەوە